باش و بە بۆنەی جەژنەکانی نەورۆزە و پیرۆزبای گەرم لە تەواوی گەلانی عێراق و کوردستان بە تایبەتی و تەواوی و گەلانی کە ئاهەنگی نەورۆز ئەگەڕن. دەستەی گشتی گەشت و گوزار بە تەنسیق یان بە هەماهەنگی لەگەڵ کەرتی تایبەت دیارە ئێمە لە دەستەی گشتی گەشت و گوزار بۆ خۆمان بەرپرسیارین لە داڕشتنی سیاسات و استراتیژدا پابندبوونمان بە ڕێنمایی و بە مەرجەکانی پێدانی مۆڵەت و چاودێریکردنی کەرتی تایبەت لە کەرتە گەشتیارەکان و گروپە گەشتیارەکان بۆی بزانین تا چەندێ پابند بوون لەو ڕێنمایی و ڕێکارانەی کە ئێمە لە ڕێگای پێدانی مۆڵەتەوە پێمان داون. بەشی دووەمی ئەوەیە لە کاتی بۆنە تایبەتەکان و بۆنە نیشتیمانیەکانە تیمەکانی ئێمە تیمی پشکنین سەردانی شوێنەکانەکەن و پێش بەر لە دەستپێکی ئاهەنگەکانیان بۆنەکان ئێمە کۆبوونەوەی هەماهەنگیمان هەیە لەگەڵ کەرتی تایبەت لەگەڵ گروپە گەشتیارەکان و کۆمپانیەکان بۆی بزانین تا چەند نتوانیویانە تازەگەری و نوێگەری بکەن لە پرۆگرامەکانی خۆیان لە دابینکردنی شوێنی حەوانەوە خزمەتگوزاریەکان و پابندبوونیان بە ڕێنمایی و ڕێکارە تەندروستیەکان هەموو ئەمانە بەر لەوەی کە جەژنەکان نزیک ببنەوە ئێمە کۆبوونەوەمان کردووە. بەرنامەکە ئەوەیە کە بەداخەوە لەگەڵەوەی بوونی پەتای کۆرۆنا یەکێکە لە ڕێگری و بربەستەکان، بەڵام ئەمە نەبووتە بربەستی کۆتایی کە نەتوانێ هاوڵاتی یان گەشتیاری ناوەڕاست و باشووری عێراق و وڵاتانی دەوروبەر سەردانی کوردستان بکەن. ئەوەی کە تێبینیە کرێ هەرێمی کوردستان زۆرترین گەشتیاریانی ناوەڕاست و باشووری عێراق بۆیە لە تەواوی بازگەکانی هەرێمی کوردستان ڕاست پێراون کە کار ئاسانی بەڵام بە پابندبوونیان بە ڕێنمایەتە دروستیەکان واتە قەدەغەی هاتوچۆ نییە لە ناوەڕاست و باشووری عێراق بۆ کوردستان، بەڵکو تەنها پابندبوونیانە بە ڕێنمایی و ڕێکارە تەندروستیەکان. ئەویش بەوەی کە بەر لەوەی گروپە گەشتیارەکان و نوێنەری گروپەکان کۆمپانیاکان هەماهەنگە بن لەگەڵ گروپە گەشتیارەکانی ئێمە بۆ ئەوەی پابندبوونیان و بۆ ئەوەی ئەوراقی پشکنین و بابەتەکانی پەیوەندە بە ڕێکارە تەندروستیەکان پەیڕەو کرابێت و لە بازگەکانەوە پێشوازیان لێ بکرێ، کار ئاسانیان بۆ بکرێ و تیمەکانی ئێمەش لە هەموو ئەو شوێنانە ئامادەییان هەیە چاودێری ڕەوشی گەشتیارەکەن و بە پێدانی زانیاری بە گوێگرتن لێیان و من بۆ خۆم مەدانیان چەند ڕۆژێکە سەردانی شوێنە گەشتیارەکانەکەم گفتوگۆ بە ڕاشکاوی لەگەڵ گەشتیارەکەم و پرسیاری ئەوەی لێکم بزانم تا چەندێک خزمەتگوزاریەکان تا چەندێک ئاستی پێشوازیکردن، کار ئاسانیکردنی لە شوێنەکان هەموو ئەمانە واکە کە ئێمە بە دوواداچوون بکەین بۆ ئەو پلان و بەرنامانەی کە دامان ڕشتە لە پێشترا. ناتوانین وەکو ژمارە بیڵێین، بەڵام بە پێی پێشبینیەکانی هەموو بەڕێوەبەرایەتی گشتیەکانمان لە دهۆک، لە هەولێر، لە سلێمانی، لە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و قەزاکانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتیەکان پێشبینیەوەکەن کە ڕێژەی گەشتیار بە پێچەوانەوە بەرەو بەرزبوونەوە بڕوات و ئاماژەکان ئەومان پێ دەڵێن کە ڕێژەکە لە بەرزبوونەوەدایە، چونکە هەرێمی کوردستان لەگەڵ بوونی سروشتێکی جوانی دڵڕفێنی ئامادەکاریەکانیش و جۆرێک لە ئازادی بۆ گەشتیار و بۆ ممارەسەکردنی گەشت و گوزارەکانی لە شوێنە جیاوازەکان گەشتیار کاتە سەردانی هەولێرە کات پێی خۆشە سەردانی دهۆک و سلێمانی و ناوچەکانی تر بکات، دەچێتە سۆران و ڕەواندز و چۆمان و شوێنەکانی تر. بۆیە بەشێکی زۆری ئەو گەشتیارانە هەز بەواکەین کە ڕێژەکە لە بەرزبوونەوەیە بۆکو تیشم ئاماژەکان ئەومان پێ دەڵێن. باشە، چاوەڕوانەکرێت بۆ ئەم ساڵ کە لە هەرێمی کوردستان قەدەغەی هاتوچۆنیە لە ڕۆژانی نەورۆزدا، بەڵام لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق قەدەغەی هاتوچۆ هەیە گەشتیارێکی زۆر لەوێ ڕوو لە هەرێمی کوردستان بکات. لە ڕووی تەندروستیەوە ئێوە چ ئامۆژگاریەکی ئەوانەتان کردو کە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن یاخود چ ڕێنماییەکتان پێداون؟ ئێمە بەڕێوەبەرایەتیەکانمان و تیمەکانی پشکنین و بەدواداچوونمان تەواوی ئەو ڕێکار و ڕێنمایە تەندروستیانەی کە لیژنەی باڵای ڕوبەڕبوونەوەی کۆرۆنا ڕایگەیاندووە و لیژنەی ئۆپەراسیۆنەکانی پارێزگاکان بە تایبەت هەر پارێزگایەک بەپێی تایبەتمەندێتی خۆی ڕەچاوی ڕێکار و ڕێنمایەکان دەکات. بۆیە هەمومان هۆشیاریە دەین بە هاوڵاتی بەگشتی و گەشتیاریان بە تایبەتی کە پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکان و ماسک ببەستن و قەرەباڵغیەکان دروست نەکەن. تەنها ئەوەی کە با بڵێن زۆرتر قەدەغەیە کە ئاهەنگی گەورە و قەرەباڵغی گەورە کۆبوونەوەی گەورە ڕوونەدات و لە کاتێکە ئەگەر لە شوێنێکە قەرەباڵغیەک هەبوو پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکان و ماسک ببەستن. ئەمانە وەکو هوشیاری دەیدەین لە هەمان کاتیشدا بە دواداچوون دەکەین بۆ تیمە گەشتیارەکان واتە ئەو گروپە گەشتیاریانە کە دێنە کوردستان ڕێبەری گەشتیاریان لەگەڵایە و ئەو ڕێبەرە گەشتیارە بەرپرسە لەوەی کە تەواوی پابندبوونی گەشتیارەکان پابند بکات بەو ڕێنمایی و ڕێکارانەی کە لە هەرێمی کوردستان بەکار